سڵاتان لێ بێم کاتتان باش خۆشحاڵم لە گەرماوگەرم لە خزمەتیەوەیە بن بەڕێزان سەبارەت بە ڕووداوەکانی ئەمڕۆی عێراق ئەمڕۆ چەند شتێکی خێرا ڕوویاندا کۆبوونەوەی سێ سەرۆکایەتیەکە لە هەرێمی کوردستان کۆبوونەوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتیەکانی دیکەی پەرلەمان و ئەنجومەنی وەزیران لەگەڵ لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان ئەمانە بەپێی قسەی چاودێران یعنی کاردانەوەی باشن بەرامبەر بە ڕووداوەکان کە لە ناوچەکە ئەبن ئەمە یەکەم جار نییە بەم جۆرە لە دوای دەست بەکاربوونی سەرۆکی نوێی هەرێم و حکوومەتی نوێی هەرێمی کوردستان ئەم جۆرە لە کۆبوونەوە دەکرێت پێش گفتوگۆکان لەگەڵ بەغدا کۆبوونەوەی لەم جۆرە کرا چەند جارێکی تر کۆبوونەوەی لەم جۆرە کرا ئێستاش دوای ڕووداوەکانی عێراق و گرژەکانی نێوان ئەمریکا و عێراق و بەکارهێنانی خاکی عێراق بۆ یەکلاکردنەوەی لە گرژەکاندا دیسانەوە کۆبوونەوە لە هەرێمی کوردستان لە نێوان لایەنە سیاسیەکان و سەرۆکایەتەکانی هەرێمی کوردستان بەڕێوە دەچن ئەمانە بەکاری باش دەبیندرێت و بە جۆرێک لە کۆدەنگی قسە لەسەر ئەم بابەتاکەین کە ئەم هەنگاوانە تا چەند کرنگن و چیتر بکرێ ئەمڕۆ لە بڕیاری دانیشتنەکانی نێوان لایەنە سیاسیەکان و سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتەکانی دیکە قسە کراوە لەسەروی وەفد ئاراستەی بەغدا بکرێ وەفد بەرەو ئێران بچێ و کەناڵە دیبلۆماسیەکان بەکار بهێنرێ تاوەکو ڕۆڵی هەرێمی کوردستانیش لە هێورکردنەوەی دۆخەکە هەبێ و هەروەها کار بکرێ بۆی کە لانی کەم هەرێمی کوردستان لە گرژی و ئاڵۆزیە چاوەڕوانکرا و نەکراوەکانی ناوچەکەدا بە دوور بگیرێ ئەمە لەلایەک لەلایەکی دیکەوەی لەسەر ساحەی سیاسی لە عێراقدا ڕوودەدات بەرەبەیانی ئەمڕۆ بوو کە لە خاکی ئێرانەوە موشەک ئاراستەی هەولێر و هەروەها عێراق کرا بۆ بنکە سەربازیەکانی هێزەکانی هاوپەیمانان بەگشتی لە دوایین قسەکانیاندا لایەنی بەرپرس لە ئێران و لایەنی بەرپرس لە ئەمریکا باز لەوە دەکەن کە چیتر ڕوبەڕووبوونەوە سەربازیەکان و بەکارهێنانی هێز ئامانجەکان ناپێچێ و لایەنی ئێرانی ئاماژەی بەوە کردووە کە ئەو ڕەتفعلەی کە ئەمڕۆ هەیان بوو بەرامبەر بە هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکا ئەوە خواستی ئێرانیەکان بوو و تۆڵی خۆیان کردەوە لە ئەمریکیەکان بە تایبەتی گفتوگۆ لەسەر دۆخی عێراق و پریشتیان ڕووداوانە بۆ هەرێمی کوردستان و هەڵوێستی هەرێمی کوردستان لە دوای ڕووداوەکانی چەند ڕۆژی ڕابردوو و لەلایەکی ترەوە باسێکی کورد دەکەین لەسەر دەستنیشانکردنی کەسێک بۆ سەرۆک وەزیران هەڵوێستی هەرێمی کوردستان لەو بارەیەوە چۆن بێ و کورد داوای چی بکات بۆی کە دەنگ بە کەسە بدرێت کار کەسێکە بۆ پۆستی سەرۆک وەزیران لە عێراقدا و خۆپیشاندانەکان لە عێراق چیتر جێی گفتوگۆ باسی میدیای عێراقی و کوردستانی نین ئەمەش دەخینەوە جێی باس و گفتوگۆکان چکە لەم ستۆدیۆ زۆر قسەمان لەسەر و بابەتە کردووە و هەندێک شیکاری کراون کە لە ڕاستیدا ئێستا دەرەنجامەکەی بە دەرکەوتون گفتوگۆ لەسەرم بابەتاناکەین بە میوانداری بەڕێز ڕەنج جەعفەر چاودێری سیاسی کە لە ستۆدیۆ لە سلێمانی لەگەڵمانە هەروەها بەڕێز ئازاد ئیبراهیم ڕۆژنامەنووس کە بە سوپاسەوە هەردوو میوان لەگەڵمان لە ئەم شەوی گەرما و گەرما دەبن بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان کاک ئازاد قسەکانی ئەمڕۆی ترامپ و دوایین لێدوانەکان دوای موشک بارانکردنی ئێرانیەکان ئاماژەن بۆچی پێ دوایە ئەو قۆناغە چیتر دەست پێیەکە کە گفتوگۆ و لێک تێگەیشتن و ڕێکەوتنێک بێتە ئاراوە کە دیسانە و ترامپ میوارێ لە قسەکانیدا باسی لە ڕێکەوتننامەی ئەتۆمی کرد و باسی لە هەنگاوەکانی ئەمریکا کرد باسی لە بەردەوامیدان بە ئابڵوقەکانی ئێران ئەمریکا لەسەر ئێران کرد ئەو لێدوانانە چیمان پێڵن چ قۆناغێکی نوێ لە ناوچەکە بەڕێوەیە بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بە ئێران و ئەمریکا و یەکلایکردنەوەی گرفتەکانی نێوانیانەوە هەیە بەڵێ ئێوارەتان باش سڵاو بۆ بینەرانتان بیسەرانتان بە خێراتنی کاکە ڕەنج دەکەین کاکەرام ئەوەی کە ئێمە لەم دوایانەدا بڵین لە کۆتایی ڕۆژدا لە قسەکانی دۆناڵد ترامپەوە دەخوێنەوە ئەوەیە کە ئەو بۆچوونە ڕاستە و ئەو بۆچوونە پشت ڕاست دەکاتەوە کە جەنگ لە نێوانی ئەم دوو وڵاتەیە ڕوونادا بە ئەوەی کە زۆر جار لە میدیا و لە لایەن چاودێرانی سیاسیەوە وا باز دەکرا کە جەنگەکە سەرەتایەتی یا با بڵێن بە شێوەیەک وێنایان دەکرد ئێمەیان بەرەوناو تونێلێکی تاریکی پڕترسی ئەم جەنگە دەبرد قسەکانی ترامپ پێمان دەڵێ ئەوەی ڕووی داوە لە نێوانی ئەم دوو وڵاتەیە زۆر بچووکترە لە بەرژەوەندیەکانی خۆیان لە عێراقدا و لە ناوچەکەدا پێمان دەڵێ ئەم ڕووداوانە چەند دەقەبارەیان هەبێ ئەوان لەمە گەورەتر دەڕوان لە ناوچەکە لەمە گەورەتر دەڕوان لە بەرژەوەندیەکانیان بۆیە بەرژەوەندی دوو وڵاتی ئاوایی ئێران کە ئێمە خۆمان دەزانین خەریکی هیلالێکی شیعی گەورەیە خەریکی پرۆژەی گەورەی سیاسی بازرگانی تەواوی کایەکانی ترە لە ناوچەکەدا و لە بەرامبەردا ئەمریکا لە ڕاستیدا ئەمە پێمان دەڵێ ئەم
بەرژەوەندیە ئەم ئامانجە ئەم سیاسەتە ئێرانی ئەمریکیە لە ناوچەکەدا گەورەترە لەو ڕووداوانە ناکری ئەم ڕووداوانە ئێران و ئەمریکا پەلکێشی ناو جەنگێک بکە کە دوجار بە زیانی هەردووکیان دەشکێتەوە لە ڕاستیدا هەمیشە ئەو قسەیە دەکەم قاسم سولێمانی و ئەبوو مەهدی موهەندیس و هەر کەسێکی تر لەم نێواندەیە کە بە فڕۆکەکانی ئەمریکا لە شەوی یەکی مانگە کوژران چەندە گەورە بن ڕاستە بۆ ئێران گەورەیە ڕاستە بۆ عێراق دوو کەسایەتی گەورن و هەڵسوڕێنەری سیاسەتی هەردوو وڵاتەکان بۆ ناوخۆ بۆ دەرەوەش وتومە قاسم سولێمانی لە داینەمۆیەکی گەورەی سیاسەتی ئەمریکیە لە پرۆژەیەکی گەورە دەچێت لە هەر وڵاتێکە قاچێکی هەبوو بە کوشتنی ئەم قاچانە نەما لە ناوچەکەدا بۆ ئێران کەسێکی گەورەیە بەڵام سیاسەتی ئێرانی بەرژەوەندی ئێرانی خەونی ئێران بۆ ناوچەکە زۆر گەورەترە لە مرۆڤێکی ئاوایی بۆیە هەموو سیاسەتەکەی هەموو بەرژەوەندەکەی هەموو ڕوئیا و خەونی خۆی بۆ ناوچەکە نابەستێتەوە بە پیاوێکی ئاواوە کە ئەم کوژرا ئیتر پێیوا بێ سیاسەتی ئەو لە ناوچەکەی تەواو بوو کۆتایی هات و ئەبێ ئیتر خۆی بخاتە جەنگێکی مان و نەمانەوە لە ڕاستیدا خۆ بۆ خۆی شیعەکان ئەزمموی زۆریان لەگەڵ ئەمریکەکانە هەیە لە ئەفغانستان هیانە لە عێراق هیانە لە ئێران هیانە لە لوبناان هیانە لە سووریا هیانە بۆیە تا ڕادەیەک باش دەکا کە ئێران ناچێ بەم جەنگەوە و ئەمریکاش ناچێ بەو جەنگەوە لەلایەک بەرژەوەندەکانی خۆیان دەمێنێتەوە لەلایەک هەوڵ بۆ مانەوەی خۆیان دەدەن لە ناوچەکەدا و احتیمال ئەگەر ئێران بڕوا بەم جەنگەوە ڕەنگە کۆتایی بێ لە ناوچەکەدا وەک چۆن دەبینین کاتێکە سۆڤێت دەچێت بە جەنگی ئەفغانستانەوە کۆدایی دێ لە سۆڤێت کۆتایی تێشتێ نامێنێ بە ناوی سۆڤێت بۆیە ئەگەر ئێرانیش هەم هێرشەکانی دوێنێ شەوی ئێران و هەموو تارەکەی ئێستای دۆناڵد ترامپ وەڵامێکی تەواوکاریە بۆ ناکۆکێ لە نێوانیاندایە هەردووکیان پێمان دەڵێن جەنگێک بەو قەبارەیە بەو گەورەیە ڕوونادا ناوچەکە هەم بخاتە مەترسیە و هەم هەردووکیشان زەرمەند ببنتیایە و هەم پێشمان دەڵێ مانەوەیان باشترە لەوەی کە لە پێناوی کوژرانی کەسێکدا ناوچەکە بخەنە بەردەم شەڕێکی گەورە کە هەندێک خەڵک بە جەنگی جیهانی سێم ناوی دەبات باشە ئەو ڕووداوانە و ئەو قسانی ئەمڕۆوە بە جۆرێک لە جۆرەکان یەکلابوونەوەی دۆسەی جەنگی لە نێوان ئێران و ئەمریکا چی نوێ بۆ عێراق ئەهێنێ سەرەتا سپاسان دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەم بەرنامەیە سپاس بۆت بەڕێزم ئەوەی کە هەیە ئەوەیە کە لە پشتی هەر پرۆسەیەکی سەربازی ئامانجێکی سیاسی هەیە ئەوەی کە ڕوویدا ئەوە بوو کە ئەمریکا ینی بە ئێران و بە عێراق و بە ناوچەکەی وت ئێمە دەتوانین سنوورێک بۆ ئەو هەرسوو کەوتانە دابنین کە بریتە لە زیادبوونی هەژمونی ئێران لە ناوچەکە ئەوەی کە پێی دەگوترێت هیلالی شیعی لە بەرامبەردا هەندێک کاردانەوە هاتنە پێشەوە ئەو کاردانەوانە زۆر خێرا بوون دوور لە دیراسە و بیرکردنەوە بوون هەرچەندە دەمێکە خواستی ئاراستە تونڕەوەکەی شیعە ئەوە بووە کە پرۆژە بڕیارێک بخەنە پەرلەمانەوە و دەنجی لەسەر بدرێ بۆ دەرکردنی هێزە بیانیەکان و بەتایبەتی ئەمریکا لە عێراقدا ئەمە ئەم خواستە یعنی ڕەهەندی تری لە پشتەوەیە کە ئاراستێکی تونڕەوانەیە لەگەڵ ئەوەی پێدەگوترێت دەوڵەت مەداری ئەوەی پێدەگوترێت کارکردن بە ئاراستەی بنیانانی کۆمەڵگەی مەدەنی ناگونجێت ئێمە دەبێ ئەومان لەبیر بێت دوای جەنگی جیهانی دووەم ئەو ئەوروپایە وێران بوو پرۆژەیە کاتە پێشەوە بۆ بنیانانەوەی ئەوروپا پرۆژەی مارشال کە گەورەترین پرۆژە بوو ئەوروپای بنیان نایەوە سەر لە نوێوە ینی بۆ جاریشتر هەڵسانەوەی ئەوروپا ئێستاش ئەوروپا دەبێت قەرزی ئەو پرۆژەیە بداتەوە کە بنیانانەوەی ئەوروپای لە دوای جەنگی جیهانی دووەم بۆیە زۆربەی وڵاتانی ئەوروپای ڕۆژئاوا ئێستا بنکەکانی ئەمریکا لەوێن و کێشەژ نییە لەسەر سەروەری ئەو وڵاتانە لەبەرەوەی ئەم وڵاتانە دوای جەنگی جیهانی دووەم بە تایبەتی ئەڵمانیا بە ئاراستەیەکی مەدەنیانە هەنگاوینە لە پێناوی بڵێن سەر لە نوێ بنیانانەوە بە ئاراستەی خۆشگوزەرانی بە ئاراستەی بەرەو پێشچوون بە ئاراستەی سەرکەوتنی هێزی مەدەنی یان هێزی دیبلۆماسی لە شوێن یەکلاکردنەوە لە ڕێگەی شەڕدا و عێراقیش دەبێت بە هەمان ئاراستە هەنگاو بنێ نەک بۆ ئاراستەیە کە هەنگاوی تونڕەوانە بێت بۆیە ئەرچی
ئێمە وەکو هەرێمی کوردستانیش ئەوەیە دەست لە ناو دەست لەگەڵ هێزەمیان ڕەوەکان چی لە نێو عەرەبی سوننەوە لە چ لە نێو شیعەکانیشدا کار بکەین بۆ ئەوەی کۆبنەوەیەکی تری پەرلەمان بکرێت بۆ دیراسەکردنی ئەو بارودۆخە بۆ جارێکی تشتیکردنەوەی ئەو بارودۆخە بە ئاراستەیە کە عێراق بەرەو کەنارێکی ئارام بەرێ و بەرەو ئاراستەی بێت کە بنیانانی کۆمەلگای مەدەنی بێت نەک خۆ بنیانان بە ئاراستەی یان باگراوندەکە لەوەیە ئەو عەقڵێتی کە لەو قۆناغی دوای جەنگی جیهانی دۆم لە ئەوروپا هەبووە و کاری لەسەر کراوە هەمان زەمینە سازی و عەقڵیەت لە عێراق بوونی هەیە تا بەم جۆرە بیر بکاتەوە بەرە وڵاتێکی مەدەنی بەرە وڵاتێکی دیموکراسی بەرە وڵاتێکی پێکەوە ژیان بەرە وڵاتێکی ئاوەدان یان ئەتوانین بە جۆرێکی تر بپرسین ناوچەکە و ڕۆژەڵاتی ناوەڕاز و دراوسەکانی عێراق لەو ئاستەیان لێگەڕن عێراق بەو ئاراستەی هەنگاو بنێ خۆی ئێمە ئەوەی ئەو ڕووداوانێک کە لە عێراق و ناوچەکە ڕوودەدات پاشکۆی کۆمەڵە ڕووداوی ترە کۆمەڵێک گۆڕانکاری ترە کە هاتۆتە پێشەوە کە سەر لە نوێ گۆڕانکاریە لە نەخشەی سیاسی ناوچەکە بەڕاستی دەبێ ئێمە ئەومان لەبیر بێ و پرۆسەی دموکراسی لە وڵاتی وەکو ئێمە پرۆسەیەکی ناچارە لەبەرچی لەبەرەوەی ئەو نەخشە سیاسی لە دوای سایکس بیکۆوە بە دوای هەندێک گۆڕانکاری هاتە پێشەوە نەخشەیەکی سیاسی بوو بە ناچاری ئەم خەڵکی کۆکردەوە نەک پرۆسی دروستبوونی نیشتیمان و دەوڵەت دەبێت ئەومان لەبیر بێ بۆیە کورد وەکو پێکاتەیە کەمیشە خەونێکیەوە بۆ خەونی سەربەخۆیی بووە عەرەبی سوننە بە ئاراستەیەک دەوڵەت مەداری خۆی کردووە دەوڵەتداری خۆی کردووە عەرەبی شیعە دوای پرۆسی ئازادی عێراق بە شێوازێک کە ڕەتفعلی ئەو پرۆسەیە بووە بەڕێوە چووە لە پێشتردا ینی بۆیە ئەو کێشە ململانیانە لە عێراقدا لە ئارادای ئەمە بۆتە ئاستەنگ لە بەردەم ئەوەی کە ئێمە بتوانین عێراقێک بنیاد بنێن بە نیشتیمانی هەمومانی بزانین باشترین بەڵگە لەسەر ئەوە هەمیشە کورد نیگەرانی ئەوەیە کە مادەیەکی دەستوری هەیە هەمیشە دوا کەوتووە جێبەجێ نەبووە کە خواستەکانی کورد لەوێدا جێبەجێ دەبێت ڕەنگە عەرەبی سوننە نیگەران بێت لە سیاسەتی عێراق بە هەمان شێوە کە لە خۆپشاندانەکان ڕنگ دەداتەوە یعنی ئەم دۆخی کە هاتۆتە پێشەوە پێویستی بە خەڵکی میانڕەوە جارێکتر یان دەبێت ئەم خەڵکە بێتە سەر مێزی گفتوگۆ یان بێتە سەر ئەوەی کە لە پەرلەمان ئەو کێشانە چارەسەر بکات یان ئەوەی پێی دەکوترێت پرۆسەی چاکسازی من پێش دەویستم باسی شتێک بکەم مەسەلەی دەرکردنی هێزی لە دوای کۆتایی داعش شەڕی داعش ئەمەی کە شیعەکان هێنانە پێشەوە شیعەتون ڕەوەکان بۆ دەرکردنی هاوپەیمانان کە هاوپەیمانان بەشدار بوونەوە بەشداری کاریگەر بوون بۆ تێشکانی داعش و بە هەمان شێوە هاوکاری ئێرانیەکانیش بە فەرماندەی قاسم سلێمانی بە هەمان شێوە هاوکاریش کاریگەر بووە کەواتە ئامانجێکی هاوبەش هەبووە لە ناوچەکە لە نێوان هەموو هێزەکاندا بۆ نێشتنی داعش و ئەمە نەشاردراوەتەوە و لە ڕاگەیاندنەکانی حکوومەت لە سەرۆکایەتی هەرێم ئەوە باس کراوە کە ئێمە بەڕاستی بە دۆستی خۆمانمانزانیوە کە بەیەکەوە هاو ئامانج بووین لە کۆتایی هێنانی داعش دەبوو قۆناغی داهاتوو ئەوە بێت کە ئەو هەوڵە دیبلۆماسیانەی فەڕەنسا لە ئارادا بوو دەست پێشخەری ئێران هەبوایە بۆ ئەوەی جارێکتر ئێران و ئەمریکا بێنەوە باش ئێمە باسی قۆناغە دەکەین کە پێویستە یعنی چۆن بێ و بە خوێندنەوەمان بۆی چی بێ بەڵام بەر لەو باسێک لەوە بکەین کاک ئازاد پێتان وایە ململانەکانی ئەم دوو وڵاتە لەم ناوچەیە چیتر بە چه ئاراستەیە کابن یعنی دەچنەوە سەر قاوغی بابەتی ئابلوقەدانی یەکتر لە ڕووی ئابووری و لێدان لە بەرژەوندی ئابوووریەکانی یەکتر مەبەستم لە سەربازی نییە لە لایەنی دیکەی ئابووریە یان شێوازێکی نوێی ململانێ هەیە کە هەمیشە ئەمریکا لە پاکێجەکانیان دایناوە ئێران لە سیاسەتی خۆیان هەیەی دەیەوێت کاری لەسەر بکات بۆ ئایندەی دۆخی نێوان ئەمریکا و ئێران کاکەران لە پرسیاری پێشوودا ئەوەم وتم یعنی بەرژەوەندی ئێران لە ناوچەکەدا گەورەترە لە وجودی قاسم سلێمانی ئەمە قسەیەکی پۆل ڕیکۆر هەیە نووسەرێکی فەڕەنسیە دەڵێ هەمیشە ناکۆکەکانی ئەمریکا لەگەڵ وڵاتانی ترها جەنگی یونیڤێرساڵێتیە واتە جەنگی ئەوەیە کە دەست بە جیهانی ببێ ئەمریکا بە جیهانی ببێ و فعلەن بە جیهانیش بووە لە پاڵ پۆل ڕیکۆرا نووسەرێکی ترمان هەیە ئەمە ئەمریکیە ناوی فەرید زەکەریایە
دەڵێ ئێستا جیهان سەردەمی ئەمریکایە واتە بە میدیایەوە بە سیاسەتیەوە بە دیبلۆماسیەوە بە هێزی نەرمیەوە بە هەموو شتێکەوە دەڵێ ئێستا جیهان سەردەمی ئەمریکایە سەردەمی ترامپە ئابوووریەکەشی بخەرە بەڵێ ئەو بێگومان هەمووی لە بەرامبەر ئەمەدا کە ئەو جەنگی یونیڤێرساڵەتی خۆی دەکات و دەیەوێت جیهان کۆنتترۆل کات و هەموو شتەکان بۆ خۆی بێت و ناوچەیەک نەمێت بە تعبیرێکی تر ناوچەیەک نەبێت لە دەرەوەی بەرژەوەندی و سیاسەتی ئەمریکی بێ لە پاڵ ئەمەیە ئێرانیش ئیتر دەستبەرداری هیلالی شیعی خۆی نابێ خۆ یعنی دەستبەرداری ئەوە نابێ لە ناوخۆیان قەیرانی ئابووری هەیە بەڵام پارەکەی دەنێرێتە دەرەوە بۆ دروستکردنی حزب و ڕێکخرا و هێزی تریبیانی بۆیە وەڵامەکە ڕەنگە ئاوهایی بێ سیاسەتەکە بەردەوام دەبێت لە ناوچەکەدا بەڵام ئەوە بۆ چوونی شخصی خۆمە نەرم دەبێتەوە سیاسەتەکە چونکە جۆرێک لە جۆرەکان هەم ئەمریکا سنوورێکی بۆ سیاسەتەکانی ئێران لە ناوچەکەیدانا و هەم ئێرانیش لەوە تێگەشتووە مامەڵەکردن لەگەڵ ئەمریکادا بە هێزی ڕق چارەسەر نییە باشە ئەو پرسیاری کە لە کاگڕەنجم کرد یعنی ئایندەی ڕووداوەکان لە ناوخۆی عێراق و بۆ ناوخۆی عێراق چۆنێ بینی یعنی لە عێراقدا کۆمەڵێک گرفت هەیە سەرۆکوەزیران دیاری نەکراوە کوتلە سیاسیەکان و کوتلە پەرلەمانەکان لە نێوێکدا یعنی یەک ئاڕاستەنی یەکدەنین بۆ بۆ دیاریکردنی کەسایەتیەک سەر و کۆماریان بە حاڵەتێک بردووە یعنی ناتوانێت کەسێک ڕابسپێرێ بۆی کە جێی سەرۆک وەزیرانی پێشوو بگرێتەوە قسە هەیە لەسەر ئەوەی کە دکتۆر عادل عەبدولمەهدی بە جۆرێک لە جۆرەکان ڕێگەیشی قانونی بۆ بدۆزنەوە بکرێتەوە بە سەرۆک وەزیران تۆ پێ دوایە چۆن دەبێنێ خۆی عێراق لە دوای ئەم ڕووداوانە لە دوای بڕیارەکەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کاکارم لە ڕاستیدا سەرۆک وەزیران مەسەلەی هەڵبژاردنەوەی جارێکی سەرۆک وەزیران بە هەموو شێوەیە قورس بووە بە هەموو شێوەیە براوەتە چۆنڵی بەردێک و فرەدراوەتە گۆمێکەوە ئەبێ ڕێگایەکی کوردواری قسەیەکڵێ و بەردەی نەزانێک فڕیدا گۆم بەزانە دەرنایە کۆمەڵێک نەزانی متەتەڕیفی توندڕەوی شیعی فڕیان داوەتە گۆمەکەەوە ئەم بابەتە کە مەسلەی دەرکردنی هێزەکانە لە بیانەکانە لە عێراقدا بەڵام کورد بە بڕیارێکی تاگلایەنە و سونەش بە بڕیارێکی تاگلایەنە دێن من وتم ئەوە ڕەنگە جیاواز بێ لە پرسیارەکە ئەگینا هاتمە سەر ئەوە بۆیە چارەسەر ئەوەیە فعلەن من لە وتاری شاوتومە گەڕانەوەی عادل عەبدولمەهدیە ئەم پیاوە پێشتر کۆک بوونە لەسەری ئێستا تاکە شتێک وەکو وتم ئەوان دەستبەرداری بەرژەوەندەکانی خۆیان نابناردوو وڵات لە عێراقدا بۆیە چارەسەر ئەوەیە ئەم پیاوە بێتەوە سەر کورسی دەسەڵات و جارێکی تر دەست بەکارەکانی بکاتەوە لە پێناو ئەوەیە عێراق لانی کەم بەو شێوە شەلەلی و ناتەواوی خۆیەوە کە پێشتر هەیە بووە بکەوێتەوە سەر ئەو سکەیە ئەگینا بەم دۆخەی ئێستا کە لە دوای بەڕێکەوتنەکانی لەگەڵ چینەوە یابێلەوە خۆی قسەیەک هەیە کە ئێستا هەڕەشەکانی ئەمریکا بۆ عێراق مەسەلەی چینە بەڵام وەکو ئێمە دەیبینین قسەکە ئەمریکا لەسەر ئەوە نییە کە عێراق ڕێکەوتنی لەگەڵ چینا کردووە قسەکە ئەوەیە دەڵێ من کۆمەڵێک بەرپرسی شیعیم لە بەردەم باڵێۆزخانەکەی خۆما بینیوە ئەبێ لە ناویان بەرم فعلەن گروپێکیان لە ناو بردووە دوا قسەیان ئەوەیە کە دەڵێ ئێمە دوو کەسایەتی ماوە وێنەکانی لە لامانە یعنی ئەو هەتا ئێستا نەیوتۆ مەسەلە پرسی چینە ئەمە لێکدانەوەیە کە یان شیکارێکی سیاسیە کە دەڵێ چینە کاکە ئارام شتێکمانەیە ئێستا کە ئێمە باسی چین دەکەین چین وەکو قوتبێکی سیاسی یان لە ناوچەکەی دەیبینین چین و رووسیا و کۆریا و ئێران هیچیان نابنە سیاست لە بەردەم بربەست لە بەردەم سیاسەتەکانی ئەمریکادا شتێکمانەیە قوتبی جەمسەری تەواوە لە بەردەم جەمسەری ناتەواوە لە سیاسەتە ئەمریکا جەمسەرێکی تەواوە چونکە سیاسەتەکەی تەواوە دیبلۆماسیەتەکەی تەواوە لۆجستیەکەی تەواوە پێگە سیاسەکەی تەواوە سەربازیەکەی تەواوە بەڵام بۆ یەکێکی وەکو چین بەس ئابوووریەکەی تەواوە سەربازیەکەی تەواو نییە واتە ئەوەی من دەیبینم لە عێراق من پێم وانی ئەوە چینەوای کردو ئەمریکا لە قاسم سولێمانی و لە ئەبوو مەهدی و لە دوو هەمین کەسیان کە داوایەکە قەیس خەزعەلی و هادی عامری بێ من پێم وایە ئەوە چین نییە عەبدولمەهدی بێتەوە سەردەسەڵات بەو ڕێکەوتانیشەوە بێ من بۆ چوونم وایە ئەمریکا قبوڵی دەکاتەوە چونکە تا ڕادەیەک ئەوە تاکە کەسە لەم قۆناغەیە بیپەڕێننەوە ڕێگای تر باس دەکرێت لە عێراقا بۆ نمونە جارێکی وەکو سەرەتای بنیاتنانەوەی عێراق بە کە پۆل بریمەریاندانیا بەو شێوەیە جارێکی تر حاکمێکی تری مەدەنی دابنێنەوە بەڵام لە بینی ئەو حاکمە مەدەنیە و عەبدولمەهدی ئەوە تەسەوری خۆمە عەبدولمەهدی گونجاوە
دۆخی ناوخۆی عێراق فڕۆشتۆتە قۆناغێکی ترەوە ئەم دوو وڵاتە هیچ کامیان دەستبەرداری سیاسەتەکانیان نابن و ڕەنگە بە شێوەیەکی تریش لە فۆرمێکی ترا بێتەوە چونکە ئێمە بیرمان نەچێت کە جاران لە عێراقدا قاسم سولێمانی وەریگەڕاوە سیاسەتەکە ئێستا ئیسماعیل قائانی هاتووە یعنی چۆن مامەڵە لەگەڵ ئەم دۆخەیە دەکا و پەیوەندیەکانی لەسەر ئاستی ناوچەکە چۆن چۆنینە ڕەنگە ئێران تا ماوەیەکی تری بوێ تا ئەوەندە لێکەوتەکانی ئەم ڕووداوە بۆ خۆی لە ناوچەکەیە وەرەگرێتەوە ئایا ئێران بەو شێوەیە کە قاسم سولێمانی وەکو دەگوترێ پیلانی هەبوو بۆ سووتانی باڵێزخانە بۆ کوشتنی کەسایەتەکان لە 79 بۆ 89 بۆ 2009 کە وەکو ئەمریکەکان باسیەکەن ئایا جێگرەکەی جارێکی تر بەم سیاست دەکا ئایا ئێرانەکان بەم سیاسەتە دەچنەوە عێراق بۆیە بەگشتی دۆخەکە جۆرێکە نە ئاسانە بڵێ ئاوا ڕوودەدا و نە گرانیشە بڵێ هیچی لێ نازانم پێشتریش ئەو شتەم وتووە لە من و تۆ بەیەکەوە قسەمان کردومە دۆخی عێراق تا حدێک ئاسانە بۆ قسەکردن ئەمە هیچ ئەتوانین بڵێن دۆخی عێراق ئاشتی وەرناگرێت ئەمە ینی مطلقین یەکلاییکەینەوە دۆخی عێراق ئاشتی وەرناگرێت ئەی چی بکەین لەم بێدا دەستبەرداری ئەوە ببین کە بەرەو جەنگی تاواتیش ناچێت ئەبێ لەوەش دڵنیا بین دابەش نابێت لەم دۆخەیە بۆ سێ هەرێم لە حاڵەتێکە ئەگەر کانی ئەمریکا بە تەنها هەموو بیانەکان ناڵێم بۆ نمونە ئیتالیەکان فەڕەنسیەکان تورکەکان ئەوە ناڵێم کە هەمووی بکرێ بە دەرەوە ئەگەر ئەمریکەکان بە تەنها بکرێتە دەرەوە وەکو خۆیان دەڵێن پرۆژەی بایدن بۆ دابەشکردنی عێراق بۆ سێ هەرێم لە گەنجینەیەدایان ناوە یعنی وەکو ڕۆژێک لە ڕۆژان وەکو کارتێک دەسی بدەنەوە بەڵام ئەوە لەم حاڵەتەی ئێستەیە ئەوە ڕووناداتەوە بۆیە ئەگەرەکە ئەوەیە وەکو وتم من بە نووسین وتومە احتیمالە عەبدولمەهدی جارێکی تر ئەوە چارەسەرەگینا دۆخی عێراق وەکو وتم ئەو دانیشتنەی ئەنجومەنی نوێنەران کە بڕیار درا هێزەکان بکرێ بە دەرەوە هەم عێراق خۆی هەم ئەوەی کە پێ دەڵێن سیاسەتی نەئیب النەفس یعنی خۆ دوورگرتن لە نێوەندگیری عێراق ئێستا لەوەیان نەماوە بڵێ من بە سیاسەتی النەئیب النەفس سیاسەتەکەم ناچمە هیچ بەرەیەکیان دێمە سەرەوە قسەیتەوە کوردەکان و سونەکان عاقلانە بڕیاریاندا باش ئەوە هەڵگرین بۆی تۆزیتر بە وردی باسی ئەو بابەتە بکەین کوردەکان کاک ڕەنج ناوچەکە بەگشتی لە دوای قەیران و ئابلوقەکانی ئەمریکا بۆ سەر ئێران جموجۆڵی خێرا و هەڵوێستی خێرا و ڕووداوی خێرای بەخۆوە بینی وەکو کاک ئازاد باسی کرد یعنی ئەم ململانیانە دەچنە قۆناغێکی نەرمتر لەوانی کە پێشتر بۆ یان لانی کەم لەوەی ئێستا نەرمتر دەبێتەوە تۆ پێشبینی چیە هەست بە چیەکەی دەسەوڕێکی کە یعنی بەرەو چۆ بڕوان ململانەکان پێم وایە ئەوەی کە بەشداری کووردە لەو ململانیانە باوکاری لەگەڵ ئەو عەرەبە سوننا میان ڕەوانە کە بە شێوەیەکی گشتی بۆ ئاراستەیە کە جارێکی دیکە خوێندنەوەیەکی نوێ بۆ ڕووداوانە بکرێت باوکاری یەکتر ئەگەر کوبنەوەی پەرلەمانیش نەکرێت لەو ماوەیە چەندین دانیشتن و لێگەیشتن و گفتوگۆ دەکرێت و ئەمە ببێتە سەرەتایەک بۆ باماشەوە دانیشتن لەگەڵ بڵین شیعەمیان ڕەوەکانیش و جاریشتر بیر لە بەرژەوەندەکانی خەڵکی عێراق بکرێتەوە و پێم وایە سەرۆکی کۆماریش دەوری سەرۆکی دەبینێ لەمڕۆوە دەتوانێت ئەو ئەرکە بگرێتە ئەستۆی خۆی و ئەمڕۆ ئەوەی پێویستە بۆ خەڵکی عێراق دابینکردنی خزمەتگوزاریەکانە پێداویستیەکانی ژیانی خەڵکە نەک قەیران بە قەیران چارەسەرکردن ئەو ئاراستەیە کە ئێستا لە ئارادایە لە دوای ئەم ڕووداوانە ئاراستەیە کە بۆ قودانی ئەو قەیرانی کە پێشتر هەبوو خۆپیشاندانەکان لە پێناوی خزمەتگوزاری بنچینەیی چکە خەڵک لەسەر ئاستی سیاسی چەندە ناکۆک بێ بەڵام لەسەر ئاستی خزمەتگوزاریەکان کۆکە یعنی خەڵکێک لە بەسرا کێشەی خزمەتگوزاری ئاوی هەیە بڵێن ئاوەڕۆی هەیە کارەبای هەیە هیچ جیاواز نییە لەگەڵەوەی لە بەغدا هەیەی هیچ ئەوەی جیاواز نییە لەوەی لە نەجەف هەیەی لە کەربلا هەیەی لە هەموو شارەکان هەیەی کێشەی خەڵک کێشەی خزمەتگوزاریە و بۆ ئاراستەیەش خۆپیشاندانەکان دوایی بەرەو ئاراستەی چاکسازی لە سیستمی هەڵبژاردن و بەرەو چاکسازی لە ژیانی ئابووری و لە موچەی خەڵک و دەرفەتی کارکردنەوە هەموو ئەوانە هاتە پێشەوە بۆیە ئەوە بۆ خەڵکی بۆ کەسایەتێکی شیعەگرنگە کە ژیان و گوزەرانی چاک بکرێ یعنی ئەوە مەسلەیەکی ئەساسیە لە هەموو خۆپیشاندانەکاندا اینجا
دەرفەت دێتە پێشەوە بۆ ئەوەی گفتوگۆ بکرێت و بەڕێگەی گفتوگۆ دەرەتانێک بدۆزرێتەوە بۆ خۆ دەرباسکردن لەوەی کە عێراق لە بری ئەوەی دەوری پاشکۆیەتی ببینێ بێتە دەوری ینی هاوکار بۆ دەوری وەسیت نەکەر وەسیت هاوکار بێت لەو ڕۆڵە وەسیتانەی کە لە ناوچەکە هەیە و بێتە یاردەدەر بۆ ئەوە لە بری ئەوەی بێتە بەشێک لە سیاسەتی هەر وڵاتێک لە وڵاتانی ناوچەکە کە لە ئەرەدا باشە باسی لە نێوەنجیر کرد کە پرسیارێکی گرنگ دەوروژێنێ لە سەرەتای ئابلوقەکانی ئەمریکا بۆ سەر ئێرانەوە تاوەکو ئەم ساتۆختی کە ئێمە گفتوگۆکەین دەیان و ڕەنگە بەنهێنی سەدان هەوڵی نێوەنجێری لە نێوان ئەمریکا و ئێراندا بوونی هەبوو بێ بەڵام دەرئەنجامەکەی ئەوە بوو کە بینیمان تاوەکو ئێستا دۆخەکەی هێنا پێ دوای یعنی نێوەنجیر هەبێ بتوانێت ئەم کارە بکات یان تەنها و تەنهاوەکو تۆ باست کرد بەرژەوەندەکانی خۆیان دەیانگەێنێ بە قەناعەت کاکارام خۆی ڕووداوەکە بە عام ناکۆکێکە بە عام ڕاهەندێکی قوڵی مێژوویی هەیە یعنی ئەو نێوەندگیریانەکە ئێستا هەیە ئەو هەوڵانەکە هەیە هی ئێستا نییە و یعنی لە هەفتاونەوە کە یەکەم دەرکەوتنی ئەم قاسم سولێمانیە لە بەرامبەر ئەمریکایە دەردەکەوێت وەکو سیاست وەکو جوڵەی سیاسی لەوێەوە تا ئێستا ئەمریکا ئەمەی ئەم چۆڵی وەجهە سیاسیی خستۆتە ناو ئەو لیستانەوە کە دژی بەرژەوەندەکانی ئەمریکایە لەو کاتەوە هەتا ئێستا نێوەندگیری هەیە هەرش ئەو شەوەی ڕووداوە کە ڕوویدا بەیانەکەی ئەمریکا لە ڕێگەی باڵێزخانی سویسراوە لە تاران نامەیەک دەنێرێ بۆ ئێرانەکان یعنی دوای ئەوەش وڵاتانی کەنداوی تایە و عێراقی تایە و لەسەر ئاستی پێکاتەکانی تایە نێوەندگیری لەم بابەتەیە تا ڕادەیەک هیچی نەکردووە تا ئێستا هیچی نەکردووە چونکە یعنی لێکەوتەکان پێمان دەڵێن ئەگەر لە ڕابردوودا شتێک هەبوایە دۆخەکە نەدەگەشتە ئێستا وەکو دەڵێم هەردووکیان لە ململانەیەکی قوڵان تۆ سەیری شیعەکان و کوردەکان بکە سونەکان و کوردەکان عەفوەن هاتوونەتە دەرەوە لە ململانەکە وەکو شتێک پێمان بڵێ ئێمە لێ دەگەڕێن ئەمە بابەتێکە پەیوەندی بەم دوانەوە نییە ڕەهەندێکی مێژووی هەیە بە ئێمە چارەسەر ناکرێ ئەمان وەی لەم لا وەی لەولاش ینی بەو تعبیرە سادەیە قسە بکەین بۆیە نێوەندگیریەکان تایسە ئەنجامی نەبووە ئەگەر هەردوو وڵات بە هەردوو سیاسەتەکەی پێشویان پێش ئەم ڕووداوە مامەڵە بکەن نێوەندگیریەکان هەر سوودی نابێت بەڵام دەبێت دان بەو ڕاستێدا بنین کوشتنی قاسم سلێمانی و ئەبوو مەهدی موهەندیس ڕووداوێکە وەرچەرخانێکە ئێمە ناڵین بەرەژانی نوێیە یعنی ئەوە تعبیرێکی گەورەترە بەڵام وەرچەرخانێکە لە سیاسەتی بە تایبەت ئێرانی و بەگشتیتر بە وێنەکە گەورەترکەینەوە بە گشتی شیعی ناوچەکەدا وەرچەرخانێک دەبێت وەرچەرخانەکە ئەوەیە کە من لە پرسیاری پێشودا وتم ڕەنگە سیاسەتی شیعی و ئێران بە تایبەتی نەرم ببێتەوە لە ناوچەکەدا چونکە ئەوەی ئەبینرێ ئەوە تەنها مەسافەیان پانتایی سیاسی عێراقی نییە بەرکەوتەی ئێران بە ئەمریکای هەیە لە سووریادا بەرکەوتەکە هەیە لە لوبناندا هەیە لە عێراقیشدا هەیە باش بۆیە نێوەندگیریەکان لە چەند جێگایە نێوەندگیریەکان دەگاتە ئەنجام ئەبێ سیاسەتەکە بگۆڕێ بۆ ئەوەی سیاسەتەکە لەسەر تەواوی ناوچەکە ڕنگ بداتەوە نەکتەنا بۆ عێراق ئەبێ لە گشتیان زۆر باشە کاتیەوەی پشوێک وەرەگرین و لە دوای پشۆکەمان گفتوگۆ لەسەر کۆبوونەوەکانی ئەمڕۆی هەرێمی کوردستان بەیاننامە و ڕاگەندراوەکانی ئەمڕۆ لە حکوومەتی هەرێم لە کۆبوونەوەی سێسەرۆکایەتەکە لە کۆبوونەوەی سێسەرۆکایەتەکە دیسانە و لەگەڵ لایەنە سیاسیەکان و هەڵوێستی کوردی و هەنگاوی ئایندەی هەرێمی کوردستان لەسەر کۆی پرس و دۆخەکانی ناوچەکە و بە تایبەتی لە عێراق گفتوگۆکانمان لەو چوارچێوەیە بێت. ئۆفرێکی ناوازە لە قەیوان سیتیەوە. ئێستا لە قەیوان سیتی ببە بە خاوەنی شوقەیەکی کوڵەتی بەرز و سەردەمیانە. پەلە بکە و سوودمەند بە لە ئۆفەری کڕینی شوقە بە قیستی 6 ساڵ. ڕوبەری شوقەکان 180 مەتر دووجایە. پێکهاتووە لە 3 ژووری نووسن، ژووری میوان و نان خواردن، 2 موشتەمەلات، گەنجینە، مەتباخ، 3 باڵکۆن کە بەسەر دیمەنی جوانی شاری سلێمانی داڕوەن. باڵەخانەکانی قەیوان سیتی سیستمی ئاگرکوژانەوە و غاز و سەتەلایتی مرکزی تێدایە و 2 ئاسانسۆر بۆ هەر باڵەخانەیەک دانراوە و تێیدا ڕەچاوی بەرزترین کاریگەریەکانی بوومەلەرزەکراوە. تەواوی باڵەخانەکان بە مەبەستی پاراستن لە سەرما و گەرما بە کەرەستەی گونجاو ڕووپۆش کراوە.
ئەم دەرفەتە لە دەستخۆت مەدە و لە قەیوان سیتی بە پێشێکێکی گونجاو و بە قیستی درێژخایەن ببە بە خاوەنی شوقەیەکی هاوچەرە. جارێکتر سڵاوتان لەبێ کاک ڕەنجوتمان باز لە هەڵوێستی لایەنی کوردی لە دانیشتنی پەرلەمان بۆ بڕیاردان لە بڕیارە پێنج خاڵێکەوە دەست پێ بکەین تاوەکو کۆبوونەوەکانی ئەمڕۆ چۆن سیاسەتێکت بینی پێ دوایە کە هەرێمی کوردستان توانیتی بە ئەو جۆرە سیاست بکە کە پێویستە بۆ دۆخی ناوخۆی هەرێمی کوردستان بۆ بەرژەوندەکانی کورد لە چوارچەوەی عێراق و ناوچەکە و پەیوەندەکانی کورد لەگەڵ ئێران و ئەمریکا چکە کورد بەڕاستی نەپەیوەندی خراپە لەگەڵ ئێران نەپەیوەندی خراپە لەگەڵ ئەمریکا بۆ هەردوو لا هاوپەیمانە بۆ هەردوو لا دۆستە بۆ هەردوو لاش کاری دیبلۆماسی و سیاسی حکومڕانی و ئیداری خۆی لەگەڵیان ناکە. ڕاستەوڵە ئەو هەڵوێستێکی ئێستا هەڵوێستێکی هاوسەنگە بە باشی دەزانم لەبەرەوەی ئێمە پێویستمان بەو هەڵوێستە هاوسەنگەیە لە هەرێمی کوردستان ئێمە سنوورێکی دوور و درێژمان لەگەڵ ئێراندا هەیە پەیوەندی بازرگانیمان هەیە و پەیوەندێکی دێرینی مێژوویمان هەیە لە ڕوبەڕووبوونەوەی ڕژێمی دیکتاتۆری دواتر ڕوبەڕووبوونەوەی داعش هەموو ئەو پەیوەندیانە وا دەکات کە ئێمە پەیوەندێکی هاوسەنگانەمان هەبێت هەڵوێستێکی هاوسەنگانەمان هەبێت و ئەمەی کە لە کۆبوونەوەی سەرۆکایەتی هەرێم و لە ڕاگانەکان دەرکەوت ڕنگدانەوەی ئەو پەیوەندی مێژوویەیە کە ئێمە لەگەڵ ئێرانی دراوسێ هەمانە و بە هەمان شێوەش ئێمە بەرژەوەندی هاوبەش و پەیوەندی هاوبەش سیاسیمان لەگەڵ ڕۆژئاوا بە شێوەیەکی گشتی و ئەمریکا بە تایبەت هەیە لەوەی کە هاوکارێکی کاریگەر بووە لە ڕوخانی ڕژێمی دیکتاتۆری بۆ لەوە دیهێنانی ئامانجەکانمان لە جێگیرکردنی سیستەمی فدرالی وەک یاسا و کارکردن لە پێناو عێراقیشی دیموکراتی نوێ هەرچەندە هەموو ئەو هەنگاوانە بێ ئاستەنگ نەبووینە و بێکێشە نەبووینە ئەوەی کە پێدەوترێ سیستەمی فدرالی لە وڵاتە بەلاسەنجی بەڕێوە چووە بەهۆی ئەو بارودۆخی کە پەیوەندی بە پێکاتەکانی عێراقەوەیە مەبەستم لە هەم شیعەوە هەم عەرەبی سوننەکە لە سەرەتادا زۆر تووشی شۆک بوون لەو گۆڕانکاری دوای پرۆسی 2023 هاتە پێشەوە دواتر چاکتر هاتنەوە ناو پرۆسی سیاسی بەڵام هێشتا نەگەیشتوتە ئەوەی کە هەنگاوەکان بە ئاراستەی سیستمێکی فدرالی تەواو کامل بڕوات. هەڵوێستەکان بە شێوشی گشتی باشن و لە چاوەڕوان دەکرێت لە هەنگاوەکانی داهاتوودا لە ڕێ ئەو کۆبوونەوە و پەیوەندیانەی کە دروست دەبێت هەنگاوی باشتر بنرێت لە پێناو ئاساییکردنەوە و لە پێناوی دۆزنەوەی دەرەتانێک بۆ دەرچوون لەم قۆناغە. زۆر باشە کاک ئازاد ئەوەی کە لە بەیاننامەکاندا زۆر جەختی لەسەر دەکرایەوە ئەو بوو کە کورد ڕۆڵی هەبێ لە کەمکردنەوەی گرژەکان لە ناوچەکە بە تایبەتی لە عێراقدا ڕۆڵی هەبێ لە ئەو ئاڕاستەی کە دیاری دەکرێت بۆ ئایندەی عێراق ڕۆڵی هەبێ لەوەی کە نەهێڵێ گڕی زۆری ئاگرەکە بەر هەرێمی کوردستان بکەوێ و باز لە ناردنی وەفدیش دەکرا بۆ بەغدا لەسەر ئاستی لایەنە سیاسەکان و بۆ تاران و کردنەوەی کەناڵی زیاتری پەیوەندیش لەگەڵ ئەمریکا ئەمانە هەنگاوی چۆنن بۆ هەرێمی کوردستان. کاکەرا من ناڵێم تەواو 100% گەشتبینم بەڵام تێڕوانینێکی ئەرێنیم هەیە بۆ کورد لەم بینەدا ئەوەی کە وەکو لێکەوتە بینیمانە کۆبوونەوەی سێسەرۆکایەتەکە کۆبوونەوەی وەفدێک ناردنیان بۆ تاران و بۆ عێراق و بۆ وەکو نێوەندگیری ئەکرێ بڵین بەڵێ تێڕوانینەکە و ئەوەت لا گەڵاڵە دەکا کە ئەبێ ئەرێنی لە مەوزوعەکە بڕوانە با بڵین وەکو ناڵێن گەشتبینێکی 100% بەڵام خراپ نییە یا با بڵین باشە پێ دوایە بە پێ ڕووداوەکانی عێراق نییە ئەم هەڵوێستانە یان بەپێی پێگەی کورد نییە دەبواە کورد هەنگاوی گەورەتری هەبواە نەکە من دەڵێم ئەڵێم گەشتبین نیم 100% بەو مانایە نەکە هەوڵی کورد لە ئاست ڕووداوەکەدا نییە یعنی بەو پێوەرە گەشتبین نیم کە 100% نایپێکی ڕووداوەکە یعنی نێوەندگیریەکە یان با بڵین ئامانجەکە کە بۆی دەچێتە بەغدایا بۆی دەچێتە تارانیا لەگەڵ هەر لایەنێکیان کۆ دەبێتەوە ڕەنگە نەیپێکیە چونکە وەکوتم ئەم ناکۆکیە لەسەر ساحەی سیاسی و بە تایبەتی عێراق مێژوویە بۆیە ناکرێت ئیتر کورد لەو خاڵە ناکرێ من
چۆنڵی خۆش باوەڕی قسە بکەم بڵێم کوردەکان دەتوانن قەتعی ئەم ڕووداوە مێژوویە بکەن و بازدانێک بەسەر مێژوودا بکەن. بەڵام گەشتبینەکە یا با بڵێن تێڕواینە ئەرێنەکەم بۆ ئەوەیە کە کۆبوونەوەی سێسەرۆکایەتێکە لە دۆخێکی ئاواییدا بڕیاردان لە هەندێک کار کە بڕیارە ئیشی لەسەر بکەن لە ڕۆژانی داهاتوودا کارێکی باشە. لە بەرامبەر ئەمەدا ئێمە بیرمان نەچێ، یعنی خۆمان بۆ خۆمان بەکەم نەڕوانینە خۆمان. من لەو ڕۆژەوە ڕووداوەکە ڕوویداوە پێشتیش جەنابەت پێش بەرنامەکە باسمان کرد کە هەمیشە هاتە بێتم لەگەڵ تۆ بەرنامێکمان کردووە، من گەشتبینانە لە ڕووداوەکانم ڕوانیوە. وتومە ئەوەی کە لە میدیای ئێمەدا هەیە وانە بەڕاستی دەڕوانیتە میدیای حەزەکەم میدیا دواتر باسوردی باشە بەڵامزانویستت باشتر قسە لەسەرکەی کەواتە ئێمە بەکەم نەڕوانینە خۆمان. ئێمە پەیوەندیمان لەگەڵ هەم ئەمریکەکان هەبوو لە ڕابردوودا، هەم لەگەڵ شیعەکان هەبوو، هەم لەگەڵ عێراقیەکان هەبوو، لەگەڵ ئێرانەکان شابوومانوە. بۆیە ئەوان هەر هەوڵێک هەر کارتێک تەقدیمیان کرێ ئەوان لێکدانەوەی بۆ دەکەن، خوێندەوەی ئەوە بۆ دەکرێن کە ئەمە چۆن هەوڵێکە. سەرۆکۆمار لە عێراقدا کوردە، یعنی کەسێکی دیبلۆماسی و دیارە کارکتەرێکە لە ڕووداوەکانی پێشتریشە دەوری هەبووە و کوردەکان بە حکمی ڕابردویان سێ سەرۆکایەتی لە عێراقدا کە لای کوردەکان بووە، ئەزمونێکی باشی تیا بەڕێوە براوە. بۆچوونم وایە گوێ لێ دەگیرێ، بۆچوونم وایە هەوڵەکە ناڵێم لە 100% بەتاڵ دەبێتەوە، بەڵام هەوڵێکە باشە. پێشتر وشەیەکم وتم سیاسەتی نەئیبل نەفس، یعنی ئەوەیە کە نەچوونەتە هیچ بەرەیەکیانەوە، مامەڵەیەکی باشە و خوێندنەوەکان وا دەڵێ کە تۆ کوردەکان بە جیاواز لە ڕابردوو مامەڵەیان کردووە. لە ڕابردوودا ڕەنگە نەمانتوانی بێ ناوخۆی ئێمەش ڕەنگە ئەوەندە ئاسان نەبوو بێ ڕاستە و خۆ لە حاڵەتێکی ئاوایە بتوانین هەمومان کۆبینەوە و هەمووشمان لەسەر بابەتێک کۆک بین. بەڵام ئێستا خۆشبەختانە دەبینین نەچوونەوە بۆ بەغدا هەنگاوێکی باش بوو، هەموو کوردەکان لەگەڵی کۆک بوون. یعنی وەکو جاران نەبوو لە هەندێ مادەیە کە بینیمان بڕێ لە کوردەکان دەچوون بە ژوورەوە بڕێکی نەدەچوون بە ژوورەوە، وەکو بینیمان لە نەچوونە ژوورەوەدا بۆ بڕیاری دەرکردنی هێزە بیانەکان لە عێراق کوردەکان بە یەک دەنگ نەچوونە ژوورەوە و لە کۆبوونەوەی ئەم ڕۆژە لە هەولێر سێ سەرۆکایەتەکە لێکەوتەکانی باشە و وەکو وتم ئەکرێت ڕوانینێکی ئەرێنیمان بۆی هەبێت. باشە کاک ڕەنج پێت وایە لەم قۆناغا شتێکە بێ ناوی بنین دەرفەت بۆ بەرژەوەندی کوردی بۆ قۆستنەوەی زیاتری دەرفەتەکان بۆ لایەنی هەرێمی کوردستان، چ لە دیاریکردنی کەسێک بۆ سەرۆکوەزیران یان چ لەو دۆخی کە ئێستا لە عێراق و لە ململانەکانی نێوان ئەمریکا و ئێراندا هەیە؟ بەڵێ سەبارەت بە ئێمە و بەرژەوەندەکانی خۆمان بەهۆی ئەو کۆدەنگیەی چ لەسەر ئاستی سەرۆکایەتێک وەرچ لەسەر ئاستی حیزبە سیاسیەکان هەیە، هۆکارێکە بۆ ئەوەی ئێمە بەهێزەوە لە هەر لە قۆناغی داهات و لە هەر ئەگەرێکدا کە دێتە پێشەوە بەشداری بکەین. ئەوە زۆر گرنگە، چ لە بەغدا و چ لە هەرێمی کوردستان بەرەو یەک دەنجی زیاتر. و ئەوەی کە پێگەی ئێمە بەهێز دەکات هۆکارە ناخۆیەکانی خۆمانە لە ڕێخستنی کاروبارەکانی خۆمان، چ لە ڕووی ئابووریەوە، چ لە ڕووی چاکسازیەوە، چ لە ڕووی ئەکتیڤکردنی زیاتر پەرلەمانەوە لە دەرکردنی ئەو یاسایان. ئەمە بنچینەیە کە بنچینەیەکی باشە بۆ هەنگاونان بەرەو باشتربردننی دۆخ خۆمان لە ناوەوەکە گرنگە مەرجی بنچینەیە بۆ ئەوەی لە بەغداش بە هەمان شێوە کۆدەنجی سیاسیمان هەبێت کە لە ئێستاوە وا هەیە و ئەوەی کە لە داهاتوشدا دێتە پێشەوە کاتیە بۆ هەموارکردنەوەی دەستور، ینی پرۆسەیەکی کاتیە لە حکوومەتێکی کاتی جا هەرچێ ئەو ئەرکە دەگرێتە ئەستۆ بەرچێ دەکەوێت ئایا بەڕێز عادل عەبدولمەهدی جاریشتر دێتەوە مەیدانەوە ئەرکە جێبەجێ دەکات یان ئەوە تا دەرفەت دێتە پێشەوە بۆ سەرۆک کۆمار ئەوە بکات. ئەمە قۆناغێکی پەڕینەوەیە لەو قەیرانە ئابووری و سیاسی و ئایدۆلۆژیەی کە ئێستا لە عێراقدا هەیە بۆ قۆناغێکی تر کە ئەو دەستورە جاریشتر هەموار بکرێتەوە، ڕێک بخرێتەوە بە شێوەیە کە لە بەرژەوەندی کورددا بێ، بە شێوەیە لە بەرژەوەندی برا عەرەبە سونەکاندا بێ و بە شێوەیەک لە بەرژەوەندی برایانی عەرەبی پێکاتەی شیعەشدا بێ. ینی ئەم فرە پێکاتەیە وا دەکات کە ئێمە جارێکی تر دەستور بەپێی بەرژەوەندەکانی هەموو لایەک ڕێکخینەوە. ینی ئێمە لە هەرێمی کوردستان ڕاگەیەندراوە، ئێمە گوێمان لێ بووە کە ئێمە ناکۆک نین لەوەی کە جاری تر دەستور هەموار بکرێتەوە، بەڵام بۆ مەرجەی ئێمە
بەرژەوەندیەکانمان لەوەی پەیوەنددارە بە مادەی 140 لەوەی پەیوەنددارە بە هێزی پێشمەرگا لەوەی پەیوەنددارە بە مەسلەی نەوت و بەشی ئێمە لە بودجێ عێراق لەوەی پەیوەنددارە بە هەموو ئەوانە کە ئێمە مافەکانمان پارێزراو بێ بەڕاستی چکە ئێمە کاتێک کە لە دوای پرۆسی ئازادی عێراقیش بەشداری لە نوێوە بەشداری ئەو پرۆسەیەمان کرد بۆ ئەوە بوومافەکانمان پارێزراو بێ لە دەستورا پاراستمان جێگیرمان کرد بەڵام لە مەدان و لە جێبەجێکردنە نەمانتوانی ئەوە بکەین بۆیە ئێمەش گلەیمان لە مەسلەی دەستور و ئەو پرۆسەیە کە نەتوانراوە وەکو پێویست ئەو مادانەی پەیوەنددارن بە مافی کورد جێبەجێ بێ بۆیە جاریشتر کە ئێمە دێنەوە مەدان بە یەکدەنجی دەتوانین داکۆچی لە مافەکانی خۆمان بکەین لە هەر هەموارکردنەوەیەکی دەستور کە لە داهاتوو دێتە پێشەوە کە قۆناغی کاتیە یان قۆناغی سەر لە نوێبنیان نانەوەیە یان ئەوەی کە پێدەگوترێت بە پێدەگوترێت سەر لە نوێ ڕێخستنەوەی یاسای هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن بڵێ ئێمە پێویستمان بۆیە یاسایەکی وا هەموار بکرێتەوە کە حیزبەکان پەیوەست بن بە جەماوەرەوە ئەو هەڵبژارنە ئایا لە شێوەی دائیریە ینی بازنەیە کە حیزبەکان ناچار دەکات باشترین کەس باشترین خەڵک هەڵبژێرن کە زۆرترین دەنگ بەدیبێنێ لەو بازنەیە چکە ئەو کاتە ئەو کەسە سەر دەکەوێ باقی ئەوانی تر دەگەڕێنە دواوە لە چوارچەوەی ئەو سیستمە بۆیە حیزبەکانیش وەکوتم ناچار دەبن ئەو ڕێگایە بگرنەبەر ئەمە پرۆسەیەکی باشە کە ئێمە بە باشترین شێوە بتوانین بەرژەوەندەکانمان لە داهاتوودا لەو هەر هەموارکردنەوەیەکە باردۆخی بێتە پێشەوە جێگیری بکەین بەو کۆدەنجەی هەمانە زۆر باشە دەستخۆش کاگازات ئەوەی کە پێوەستە وەکو ڕۆژنامە نووسێک یانی قسەت هەبێت لەسەرەوەی پێوەستە بە بواری میدیایی و خوێندنەوە میدیایەکان و هەڵوێستە میدیایەکان کە هەن چ لە ناوخۆی هەرێم چ لە عێراقدا بەگشتی گلیت هەبوو لەسەری و قسەت هەبوو لەسەری تەوێت چی بڵی ینی لە ڕووی میدیایەوە بۆ قسە هەیە لەسەروی کە نەتوانراوە یان نەمانتوانیەوە با خۆشمانی تێکەم وەکو گەلی کوردستان کە نەمانتوانی بێ بە مۆزوونی ئیشەکە بکەین ینی وڵی کاکارام ینی بەڕاستی بۆ بەرنمەکە حەزم دەکرد هەروایی بواە ڕۆڵی میدیا لە ڕووداوەکانی ناوچەکەدا هەتا گۆشەکەی ڕۆژی شەمەی ڕۆژنامەی کوردستانی نوێم لەسەر ئەوەیە میدیا و میدیاکار بەرپرسیایەتی لەم دۆخەدا بەڕاستی کاکارام یعنی بەیانی کە لە خەوەستام و ڕووداوەکەم بینی سەیری تۆڕە کۆمەڵایەتەکان و سایتەکانی هەرێمی کوردستانم کرد بەڕاستی تووشی شۆکی کردم یعنی ترس بوو ترس بەڵام چەند ماڵپەڕێکی عەرەبیم کردەوە سەیری ماڵپەڕە عێراقیەکانم کرد و لەگەڵ ئەوانەیە هەندێک عەرەبیەکانی ئێرانم کردەوە ڕووداوەکە شتێکی ترە لە سایتە عەرەبیەکانیشەوە چەند لێدوانێکی ئەمریکەکانم بینی تۆزێک ئەهۆن بوومەوە بەڕاستی میدیاکاری ئێمە ئەوەندەی لە وەکو ینی با ئێستیسناوشتی وای تێ نەکەین بەڕاستی میدیاکاری ئێمە ئەوەندەی پەلەی بووە چوار کۆمنت و دوو لایکی بۆ بێ ئەوەندە پەلەی نەبووە بزانێ ئەم بابەتەی ئەو قسەی لەسەر دەکات چەندە مۆراڵیە چەندە لەسەر بنەمای ئیتیک و ئەخلاقی کاری ڕۆژنامەنووسیە واتە میدیایەک پەلەی ئەوەیەتی بڵاوی کاتەوە بڵێ بە پەلە ئەوەندە سەربازی ئەمریکی کوژراوە ئەوەندە پەلەی نییە ئەمە چ کاریگەریەکی دەرونی و نەفسی لەسەر تاکی ئێمە دەبێت بەڕاستی کاکە ئارام یعنی بینەری ئێمە بەداخۆوای لێ هاتووە میدیای ئێمە ئەوەندە لە ناو حەقلە سیاسیەکە مامەڵەی کردووە کە حەقلێکی تەواو گرژی ئاڵۆزی توندی ناخۆشی تاقەت پڕوکێنە نەڕۆشتۆتە کایەکی تر ژانرێکی تری میدیایی هەواڵێک بهێنێت تۆزێک ئەهۆنی کاتەوە بۆیە بەرکەوتنەکانی ئێمە هەمیشە بەرکەوتنێکە لەگەڵ هەواڵێکدایە با بڵێن هەواڵێکی سیاسیە بەڵام بێ ئاگای لەوەی تا چەندە ڕاستە ئێستا بۆ نمونە ئەوە گەشتینە کۆتایی ڕۆژ هەواڵەکانی ئەمڕۆمان هەمووی گوێ لێ بوو یەکێک لەوانە ئەسڵەن کە هیچ وجودێکی لە میدیاییدا نییە و ڕاست نییە ڕێژەیە و کوژراوانەیە لەم بردومانانە ئێراندا دەرکەوتووە باشە ئێستا میدیای ئێمە چ دەکات دەتوانێت هەواڵەکانی هەڵگرێتەوە کە میدیامان هەیە ئەڵێ 280 کەسی سەربازی ئەمریکی کوژراوە چی دەکات لەو هەواڵات بەس لە یانی لە پێناوی چیدا ئەم پەلەپەلە بەڕاستی ئێستا هاتم بۆ بەرنامەکە وەکو ڕێکلامێکدام ناوتم کاتژمێر هەشت لە گەرماوگەرمی گەلی کوردستان میوانم یەکێک لەوانەی ئەو برادرانی کە کۆمنتی بۆ نووسی بوو تکایە مەمان ترسێنە لە کاتێکدا من زۆر گەشت بینم لە کاتێکدا من وتومە ئەم جەنگە ڕوونادا لە کاتێکدا من کە ڕۆشتومەتەوە ینی بۆ منە گەرمیان گوندەکەی خۆم کە لەوێ هەندێک جار برادران پرسیارم لێ دەکەن بە عنوانی ئەوەی کە دەردەکەوم لە شاشە پیان وایە شتێک دەزانم لە دۆخەکە وتومە
خزمان هاوڕێیان برادران هیچ ڕوونادا وەکو حاڵەتێک ئەوەنیان ڕام پێ کردەوە. بکە من کە سوکاری خۆم هەبووە یعنی ئەمڕۆ دوو چەند جارێک تەلەفۆنی کردو کاکە بچین زەخیرە بکڕین کاکە بچین یعنی هەر بە جدی من یعنی بڕوا بکە کاک ڕەنج یعنی تەلەفۆنیان بۆ کردوم دوو جار سێ جار ئەمڕۆ کاکە تۆ لە وەزعکەوە تۆزێ نزیکی ئەرێ بچین شت بکڕین زەخیرە بکڕین ئەرێ دۆلار بەرز بێزە بەدوایە بەڵام من ئومێ دەکەم یعنی خوێندنەوە هەبێ ئەم قۆناغانی کە تێدەبڕن دەبن بە ڕوودا و ئەو میدیاکارانی کە سەرنجیان هەیە ئەو ناوەندە توێژینەوە میدیایانە ناوەندە ئەکادیمی میدیایەکان خوێندنەوەیان هەبێ بۆی بەڕاستی لێکۆڵینەوەیان هەبێ لە سەریکە چۆن مامەڵەمان ئەگەر کاتم هەبێ یعنی وەکو تێبینیەکیان وەکو هەتا وەکو پێشنیازێکیش بێ بۆ ئێوە لێم قبولکەن من پێم باشە لەم دۆخەیە بە تایبەت میدیاکانی ئێمە هەندێک بەرنامە بکەن لە دەرەوەی سیاست یعنی کە بینەر تۆراوە لە میدیا با هیچ نەبێ لەم دۆخەیە وەکو ئەخلاقی خۆمان و هەم حەزبەکەشمان بە ئاوەشی یەکەم بینەر بگەڕێنەوە بۆ هەندێک بابەت کە لێی دابراوە من لە ڕۆژنامەکەمە پاشکۆیەکمێ لەسەر گوندەکان بینەر لای خۆشە لە 8 لاپەڕە 12 لاپەڕە 20 لاپەڕی ڕۆژنامەکەدا پەنجەی بۆ ڕادەکێشێ و دەڵێ شتێکی جوانە بۆ یعنی لە میدیاکانی ئێمەدا هەر هەواڵی ترسناک و خەتەر هەبێت زۆر باشە دەست خۆش بێ سواز دەکەم هەواڵ سواز بۆ بەشداریکردنتان کاک ڕەنج جەعفەر چاودێری سیاسی سواز بۆ بەشداریکردن هەروەها ئازاد ئیبراهیم ڕۆژنامە نووس سواز بۆ بەشداریکردنیەوەش سواز بۆش کە تا ئێستا بینەر بوون هەر شاد بن و خواتان لەگەڵ